براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت ئەمڕۆ لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بەرزترین ئاستی لە دوای 2023 تۆمار کرد کە 175,000 تێپەڕان 100 دۆلاری ئەمریکی 175,000 دیناری عێراقی تێپەڕان لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەرەوە دەکەین بۆچی نزیکەی 2 مانگە بەرزونیزمی زۆر لە شکانی دیناری عێراقیە و بۆچی چارەسەر ناکرێت و ئەو کۆبوونەوەی کەوا بڕیارە لە نێوان عێراق و ئەمریکا بکرێن ئایا دەگەن بەرەکەوتن و بەردەوامی ئەم بەرزبوونەوەی دۆلار کاریگەری چیە لەسەر بازار لەسەر چین و توێژەهاژارەکان و دەبێت چیش بکرێت هەرێک لە بەڕێزان دکتۆر کامران قادر پسپۆری دارایی و ئابووری لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەشرەف تەها پسپۆری ئابووری قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بن سپاس دەکەین سەبارەت بە بەردەوامی ئەم کێشەیە و بۆچی ئەمڕۆ دۆلار بەرزترین ئاستیشی تۆمار کردووە ینی ئەوە چاوەڕوان دەکرێت زیاتریش بەرز بێتەوە بەڵێ طبعا ئەمە ئەبێ بچینەوە سەر ئەساسی کێشەکە چیە کێشەیەکی سیاسیە نەک با بڵێن اقتصادی لەبەرێکە کێشەی اقتصادی چیە کاتێککە درایەک بەرزونزمەکات لە هەر وڵاتێکە ئەبێ فاکتەرە ئابوووریەکەم زین فاکتەرە ئابوووریەکان بۆ هۆی ئەوەی کە بەرزونزمی ئەو دراوە ڕوویاوە یا فلکس بڵێن ئەو تەقلوباتی کە لە درایەکە ڕوئیات ئایا فاکتەرە ئابوووریەکانە بەڵام ئەوەی کە لە عێراق هەیە عێراق طبعا سیاساتی فیکس ئەکسچنج ڕیت بڵێن سعری سەرفی ثابت پەیڕەو ئەکات و ئەم پەیڕەوکردنە توانیوێتی بەم دراوەی کە عێراق خۆی هەیەی پشتێکی باشی لە دۆلاری ئەمریکی هەبێ لە ناو لە خەزانەی خۆیە بەڵام مشکلەکە ئەوە نییە کە تۆ ئێستا مشکلی عێراق ئەوە نییە کە دۆلاری هەیە ناکی مشکلەکە کێشێکی سیاسیە دوو وڵات پەیوەندیان نییە یا مەسەلەن ئەمریکا و چەند وڵاتێکی تر پەیوەندیکی باشیان نییە کەواتە ئەوێت گەماروی ئابووری خۆی خسۆتە سەر بەزەوی لە ڕێگەی ئەو دەوڵەتانەشەوە بە شێوەیەکی ناڕاستەوە کە سوودیان لە دۆلار بینیەوە گەماروی زیاتریان بخاتە سەر ئەمە کێشەکەی بۆ عێراق بەڕاستی کەواتە مەسەلەن ئەگەر بێنە سەر ئەساسی کێشەکە چیە کێشەیەکی سیاسیە کەواتە مەسلەی دۆلار بەرزونیزمی دۆلار بۆچوو ئەڕواایە زیاتر لەوە بەرز بێتەوە یا بەرز نابێتەوە ئەگەر هاتوو کێشە سیاسیەکە نەک اقتصادی کێشەی ئابووریمان نییە طبعا کێشەی ئابووری مەبەست مهمە لە دراوەکانیمانە جنێ کێشەی ئابووری لە دراوەکە نییە کێشەی ئابووری لە دراوەکانە چکە دراوەکە پشتی هەیە پشتەکە چییە 105 ملیار دلار یا هەنێک گەڵەن 150 تەنانەت مەسەلەن بلومبێرگ گەلێ 114 بۆ 115 تریلیۆن دلاری هەیە کە باشە ئێستا عێراق ملیار دلاری هەیە ببورن عێراق ئەگەر 90 ملیار تریلیۆن دیناریش خسبێت بازارەوە تا کاتە تقریبا بە 150 حسابی کاتە 60 ملیار دلار ێ باش ئەو تۆ ئەگە 114 یا 105 ملیار دلارە بێ کەواتە مەسەلەن سەپۆرتێک یا یارمەتێکی باشی هەیە لە خەزانەی خۆی کەواتە کاڵین کێشەی ئابووری نییە مەبەستمانەوەی احتیاطاتێکی زۆر باش هەیە و تەوازنێکی زۆر باش لە نێوان دۆلار و دینارە هەیە لە ڕووی نەوەریەوە بەڵام لە ڕووی عملیەوە ئەم دۆلارەوە بۆ نایەت کە بۆ نایە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو کێشە سیاسی هەیە و ئایا بەردەوامە بێ لە بەرزبوونیان نا بەڵێ ڕەبتی بە کێشە سیاسەکەەوەی ئەگەر کێشە سیاسەکە چارەسەر نەکرێت بەردەوامە بێ بەڵام ئەڵێم من ڕێی خۆم چێ لێرە ڕێی خۆم ئەوەی ئەڵێم عێراق تەحمولی ئەوە ناکات دۆلار بچێتە 300,000 و 500,000 وانە چونکە ئەگەر هەر مەسەلەن ئاوا بەکەمی دۆلار بێتە عێراق بەکەمی دۆلار ناتەوازنێک لە نێوان دۆلار و دینار ئابێ و کێشەش بۆ سیاساتی مالی دروزە بێ بۆ وەزارەتی دارایی دروزە بێت لە مەعاژانە کەواتە یعنی هەر ئەوە نییە دۆلارەکە بەرز بێتەوە چەندین کێشەی لێ ئەبێتەوە بەڵام بە قەنەعەتی من عێراق تا ڕادێکی زۆر ئەچێتە ژێر باری ئەو مەرجانەی ئەمریکا کێشە سیاسیەکە چییە بۆ دەبێت چی چارەسەر بکە بەڵێ کێشە سیاسەکە لە ڕووی زانستیەوە کێشەی بازرگانیە کێشەی بازرگانی چییە کە کاتێک تو تەعامل لەگەڵ وڵاتێکاکەی کە ئێران و عێراق یا سووریا و عێراق بازرگانی ئەەکەن ئێخۆ بازرگانی بە بەلاژ نییە کە تۆ ئەو شتێکە بۆ ئەنێرە بێ پارەی بێتێ ئیتر یا دۆلار یا دینارە ئەگە دۆلار بێت ئەوە ئەڕوا بۆیەوە ئەو دوای جار ئیسفادی لێکا کە ئەمە ئەمریکا بەدڵی نییە خۆکە دیناریشی بیتێ ئێخۆ دینارەکە بێ چی لێ بکە خۆ تۆ شتێ نییە تا بڵێ و ئێرانی ئەنێرم و یەڵە دینارەکە گەڕێتەوە بۆ عێراق مثلا تۆ هەر ئیسرا دەکەی خۆ تەزیر ناکەی بۆ ئەوان کەواتە چی لێکات دینارەکان ئێنێتەوە بازاری خۆمانەوە دۆلاری پێکرەوە ئەرەی باتەوە بە ئەمانشەوە یان لە ڕێگەی ئەم دینارەوە تەحویلاتی خارج مثلا ئیسراداتی تر ئەکات بە شێوازی تر کە دوجار ئەم دینارە دیسانەوە لە سەڵحی وڵاتێکی دیاریکە ئەبێ بە دۆلار و دوایی دۆلارەکە چی پێکرێ ئیسراداتی پێکات بۆ ناو وڵاتەکەی خۆی کە بە معنایەکی تر کە کاتێک تۆ تیجارەت لە نێوان عێراق و ئێرانە هەیە کە ئێران شتێ بۆ نێرەیە خۆ تۆ بێ پارەی بێتە کەواتە ئەگەر بتەوێت ئەو پارەی بۆ نەچێت بێت تیجارەتەکەی ببڕی ئەگەر بازرگانەکەشی ببڕی دیسان هەر لە بۆ عێراق
زەرەرە ئەگەر هاتو فەرزنا عراق هەموو مەرجەکانی ئەمریکای قبول کرد و دۆلار هاتەوە 147 دیسانەوە لە لایەکترەوە عراق زەرەرەکە لە ڕووی لە ڕووی نرخەوە نرخ چۆن بەرزە بێتەوە ئێران هەموو کەسێک زانێ کە شتومەکەەکانی ئێران جیاواز لە کواڵیتی بێنە با ئێمە باسی کواڵیتی نەکەین شتومەکەەکانی ئێران مقارنەتەن بە وڵاتانی تر هەرزانترە کاتێکە تۆ مثلا پاکەتێک شیر لە ئێرانەوێنی ئەگە $1 بکەوێت فەرزنا $1 لە شوێنێکتر بە دۆلارونی یەک کەواتە ئێمە ناتوانین لە ئێرانی بکرین لەبەر ئەو قەیدەی کە ئەمریکا دایناوە ئەو بانی کردو ئێرانی بان کردووە لە تیجارە ئەبێت تۆ لە شوێنێکتر بێنی کە لە شوێنێکتر هێنا و گران ئەکەوێت لەسەر کە گران کەوت کە هێتە ناو بازارەوە بە گرانی ئەفرۆشەکەواتە ئاسێکیش نرخان بە بەرزی ئەمێنێتەوە ئەمە کێشەیەکی گەورەیە تەحەدیاتێکی گەورەیە کە حتا ئەگەر دۆلاریش دابەزێت ئەو کێشەی گرانبوونە چارەسەر نابێت گرانبوونی ئاسێکیش نرخەکان باشە بەس پێشبینی دەکەی ئەنی ئێستا نرخەکە بڵین ئەو کۆبوونەوەی کە لەنێوان ئەمریکا و عێراق دەکرێت گەشتبینی بەوەی کە چارەسەرێک بدۆزنەوە حوتی مانگ وەفدێک دەڕوە لە جێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئابووری لە وەزیری دارایی پارێزگاری بانکی ناوەندی پێ دوایە گەشتبینی من تا ڕادێک 100% ناتوانم بڵێم گەشتبینم لەبەرەوەی کە ئایا ئەمریکا تەنازولەکە لەو هەنێک لەو مەرجانە بۆ ماوەیەکی دیاریکراوە من ئەڵێم ئەگەر هاتو ئەمریکا یا وەفدی عراقی قەناعەت بە وەزارەتی خەزانەی ئەمریکا بکەن کە مدەیەک مۆڵەتیان با تا ئەو شەرت و مەرجانە بتوان جێبەجێ بکەن قابلی جێبەجێکردنی نییە لە ماوەی 1-2 ڕۆژ 4 ڕۆژە ئەگەر بتوانن لە ماوەی 6 مانگیان باتێ بەڵێ دۆلار ئەگەرێتەوە بۆ شوێنی خۆی لەبەرێک لەو کاتە دەستیان کراوە بێ بۆی کە دۆلار بخەنە بازارەوە ئەمریکا دۆلارەکە بنێرە بۆ عراق و ئەم ماوەیە تا پرۆسەکە جێبەجێ بکەن بەڵام بە قەناعەتی من حتا ئەگەر ئەمریکا قبوڵی بکات بۆ مەرجە شەرت نییە هەموو شەرت و مەرجەکان جێبەجێ یعنی هەموو وەکو جارانی لێبێتەوە مەسەلەن بەسمە وەکو جاران دۆلاریان بۆ بنێرێ ئللا چەند شەرت و مەرجێک هەیە هەر ئەبێت جێبەجێ بکە عراق ئەنجا هەنێش ئەو شەرت و مەرجانە قابلی جێبەجێکردنە لە ماوەی چەند مانگێکی کەمە هەنێکیانەیە تۆزە بۆ مەودا درێژە بەڵام بە قەناعەتی من تۆزە زەحمەتە قەناعەت پێکردنی ئەمریکا کە وەک کەی لێبێتەوە ساڵی 2022 چەند دۆلارە هاو بە عراق ئەوەی بۆ بێ ئەمە لە ڕووی سیاسیەوە ئێمە باسەکەین لەبەرەوەی کە ئەمریکا تەنها ئەم مەسەلەی لەگەڵ عراقا یەکلایی نەکردوێتەوە یعنی ئەم مەسەلەی لەگەڵ عراقا جێبەجێ نەکردووە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئیمارات و لەگەڵ عمان و لەگەڵ چەند دەوڵەتێکی ترە کۆمەڵێک بانکی مرکزیەیە کە لە شەرق ئەوسەطان کە تەعامل لەگەڵ ئێران ئاکەن مەسەلەن تەعامل لەگەڵ سووریا ئاکەن تەنانەت لوبنانی شیتیایە کە تەعامل لەگەڵ لوبنان ئاکەن مەسەلەن هەندێ قەید و شەرتێکی زۆریان بۆ دانێ بۆ ئەوەی کە ئەو وڵاتانە نەتوانن لە ڕێی بازرگانیەوە سوود لەو مەواردانە وەرگرن کەچی کە بازرگانی پێکەن لە نێوان ئەم دەوڵەتانەیە بڕاستی باشە بەس وتت هاتنی دۆلار بۆ عێراق کەم وەکو کاش ئەنی کەم بۆتەوە بەڵێ خۆی مشکلە کاژ نییە مشکلە حواڵەیە مەسەلەن تۆ کە کاتێک جاران 200 میلیۆن دلار ئەیە بە حواڵە و 10 میلیۆن دلار بە کاش لە ناو بازار مشکلە نەبوو ئەو کاتە دۆلار خۆ کاشش کەمتر بوو لە ناو بازار ئەین کاش کەمتر خەسان ناو بازارە بەڵام دۆلار لە ئاسێکی یعنی نزیک بوو لەو سعرێکە لە بانکی مرکزیە هەیە بۆچی هۆکارەکەی ئەوەیە کە تۆ 200 میلیۆن دلار بێ بە حواڵە کەواتە ئەو بازرگانانەی کە پێویستیان بەو دۆلارە بووە کە 200 میلیۆن دلار و 250 میلیۆن دلار کەواتە نانە ناو بازارەوە خوازە سەر دۆلار دروستکەن زۆربەی هەر زۆری لە ڕێی حواڵەوی شەکەیان تەرتیبە بوو هیچ مشکلیان نەبوو بەڵام ئێستا مشکلەکە ئەوەیە حواڵە لە بانکی مرکزی کەم بۆتەوە بۆچی کەم بۆتەوە لەبەرەوەی کە ئەو شەرت و مەرجانەی کە ئەمریکا دایناوە بۆ بازرگانی کە کاتێک پرۆپۆزەڵی تەقدیمەکە لە ڕێی بانکە بازرگانەکانەوە و تەقدیم بانکی مرکزیەکە شەرت و مەرجەکان زۆر قورسن و ئەو تاجنە ئەو بازرگانانەی کە تەعامل لەگەڵ سووریا و لوبنان و ئێرانە بە تایبەتیەکەن تەعامل لەگەڵ نەیجێریایە ئەکەن تەعامل زۆربیان لەگەڵ سینە ئەیکەن ئەوەنە شەرت و مەرجی تایە ناتوانن ئەو شەرت و مەرجانە جێبەجێ بکەن کە بانکی مرکزی عراقی دایناوە طبعا چێ خۆ بانکی مرکزی خۆی دانێناوە طبعا ئەو شەرت و مەرجە لە ئەمریکا هاتووە کەواتە حواڵەکردن ئێستا بە ڕێژەیەکی زۆر ئەبینین لە داتاکانی بانکی مرکزیە بە ڕێژێکی زۆر کەم بۆتەوە کە ئەم حواڵەیەکەم بۆ بازرگانەکان پەنابەنە بەرچی پەنابەنە بەر بازار کە هێنە ناو بازارەوە خوازە سەر دۆلار زۆرە بێت دۆلار مقابلیەوە زۆر نیە یعنی تەوازن نییە خواستەکە زۆرتر لە خستنە ڕۆکە و کاتە دۆلار وەکو ئەوەی لێ کە ئێستا ڕوویەوە باش بەس بڵێن ئێستا کۆتوبەندی زۆر هەیە بۆ حواڵە گفتی بۆ بازرگانەکان دروست کرد چونکە باز دەکرێت جگە لە بڵێن لە ئێرانەوە شتومەک دەکردنەوەی لە دەرەوەش لە وڵاتانیش پێویستی بە کۆمەڵێک ڕێکارە سیستی دروست کردووە حواڵەکردن ڕەنگە بەشێکیشان بۆ باس خۆ بزنەوە لەو سیستەمە نوێیەوە بەس سیستیش هەیە
یەکشت ئەمێ ئاماژی پێ بم ئەو حواڵەی کە من باسێکم حواڵە ڕسمیەکان کە لە نێوان بانکە بازرگانیە نێودەوڵەتەکانە ئەکرێت من ئەو حواڵەیە ناڵم کە لە سلێمانەوە چێ بۆ دووبەی مەسەلەن بە حواڵە ئەیکەن ئەو حواڵەی کە لە ڕێگەی بانکەوە نەبێت ئەم حواڵەی کە من باسم کردو کە ئەڵێم حواڵە کەم بۆتەوە هینی بانکی مرکزی مەبەست چییە مەبەست ئەو حواڵە ڕسمەیە ئەم حواڵەی تر ئەمە شتێکی ترە ئەو بڵێ ئەو حواڵەیە کە کاتێک ئەم حواڵەیە کەم بۆتەوە خوازە $100 زیاد بووە دۆلار بڵێن نرخەکەی بەرز بۆ دۆلاری ژۆک و کاڵایەکە لە بازاران نرخەکەی بەرز بۆتەوە کە نرخەکەی بەرز بۆتەوە تا ینی بازرگانەکان ترسیان هەیە لەوەی کە ئەم شتومەکە کە لە دەرەوە ئێستا بە گران بیکردن بە 175 بیکردن بەڵام کە کاتێک شتومەکە تا بەدەستیان ئەگات ئەو کاتە قەرارێکی سیاسی بدرێ و دۆلار بگاتەوە 140 کاتە زەرێکی زۆرەکەن لەبەرەوە سیستێکی گەورە لە بازارە دروست ئەکا وە ئێستا بازار پێوەی دیارە ینی بە تەواوەتی پێوەی دیارە کە بازار سیستێکی زۆری پێوە دیارە و زیاتریش ئەبێ ئەگە ئەم قەیرانەیە با بڵێن ئەم مەسەلەیە چارەسەر نەکرێت ئەم کێشەیە چارەسەر نەکرێت بازارگە هەروە بە سیستێمی نەزۆ جا بازار مەبەستمان هەر ئەوە نییە يعني بازرگانەکان چونکە ئیسراد و تەنزیر تەنانەت سەکتەری عقارات و سەکتەری کڕین و فرۆشتنی ناوخۆییش زۆر سز بووە و خەڵک چاوەڕێک بزانە وەزعکە چی لێت بەڕاستی لەم قۆناغەیە ئەتوانین بڵێن ئەو کەسان یعنی ئەو کەسانی بە تایبەتی لە کارتی تایبەت هەیویشەکەن قازانجێکی زۆران قازانجەکانیان زۆر بە ڕۆژێکی زۆر کەم بۆتەوە و ئیشەکانیان ئەتوانن بڵێم لە 180 لە دەست داوە مەسا ئەو ڕۆیشانەی کە ڕۆژانەیان کرد لە 180 لە دەست داوە بەڵام سوپاس دەکەم دێمەوە خزمەتان کاکتۆر ئەشەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت سەبارەت بە کێشەی دۆلار کەمێک لەگەڵ دکتۆر لێرە و توێژمان کرد بەس دەمەوێت بۆ چوونی بەڕێزشت بزانم پێ دوایە لەو کۆبوونانەی کە دەکرێن کەوا بڕیارە هەفتەی داهاتوو وەفدێکی عێراق سەردانی ئەمریکا بکات کە پێکاتوە لە جێگری سەر وەزیران بۆ کاروباری ئابووری وەزیری دارایی پارێزگاری بانکی ناوەندی ڕێکەوتنێک بکرێ و چارەسەرێک بۆ کێشەی دۆلار بدۆزرێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سڵاو لە جەنابەت و لە میوانە بەڕێزەکەت و لە بینێرە بەڕێزەکانتان بەڕاستی کێشەکە لەوە ئاڵۆزتر بووە ئەوەی کە لە سەرەتادا تێگەیشت بووین ئەمریکیەکان و ئەوروپیەکان زۆر نیگەرانن لەو بێسەروبەریەی لە بازاری نەختینەی عێراقدا بۆ لە ساڵانی ڕابردوو بۆ یەکەم جار نییە هۆشداری دەدرێتە عێراق لە دوای بەتایبەتی دوای جەنجی داعش لە ساڵی 2015 ئەمریکیەکان داوایان کرد کە پلاتفۆرمەکی ئەلکترۆنی لەلایەن بانقی ناوەندیەوە بگیرێتە بەر و پابند بن بە سیستەمی حواڵەی جیهانی سوێفت بەڵام عێراقیەکان جویان پێ نەدا و بەردەوام بوون لەسەر ئەوەی قەدیم بەڵام ئێستا دیارە ئەمریکیەکان نیگەرانیەکانیان زیادی کرد بەتایبەتی دوای ئەوەی کە گەماڕۆکانی سەر ئێران تون بووە و چەندین وڵات لە دەوروبەری عێراقدا هەنا کە دۆخی دراوەکانیان ناسەقامگیرە بە تایبەتی ئێران و لوبنان و سووریا بەمان شێوە تورکیا و ئوردنیش کێشەیە و بۆ چەندین وڵاتکەش دۆلار لە عێراق دزە دەکات چونکە سیستەمی حواڵەکەی لە مەکتەبە هەندێکیان نافەرمینە هەندێکیان ئەسڵەن مۆڵەتیان نیە لە بازار کە بڕەکی زۆری پارە دەگوازنەوە دەرەوە دەریشکەوتە و بانقانەی سزادران ڕەنگان دەچان ڕاستەوخۆ بە وڵاتە سەر بە وڵاتانی دەوروبەر بووینەوە قەیرانەکەی قوڵتر کردیە ئێستا حکوومەتی عێراقی و بانقی مرکزی لە بەردەم دووڕیانێکدایە یان پابندبوونی تەواو بە ڕێکارەکانی سیستەمی حواڵەی نێودەوڵەتی یان بەردەوامبوونی قەیرانەکە و دابەزینی بەهای دراو بە سەبەبی ئەوەی کە بانقی ناوەندی ناتوانانی خواستی بازار دابێن کات لە دۆلار خواستی ناوەخۆ و خواستی دەرەوەش چونکە زیاتر لە سەدانەوەتی کاڵا و پێداویستەکان لە دەروی عێراق هاوردە دەکرێت و بەشەش لە کێشەکە ئەوەیە کە 185 ئەو کاڵایانە هاوردە دەکرێت لە ئێران و لە تورکیایە نیگەرانی ئەمریکیەکانیش بە تایبەتی سەبارەت بە ئێرانە کە دەیانەوەی عێراق لە ئێراندا ببڕن لە ڕووی ئابووریەوە چونکە گەماڕۆی ئابووری لەسرە و لە ڕووی سیاسیشەوە کە هەژمونی ئێران لەسەر عێراق نەمینێت کەواتە بانقی ناوەندیانە بێ پابندبی بەڕێکارەکان و بە خێرایی یان قەیرانەکە بەردەوام دەبێت کە ڕەنگە لە بەیانیەوە خۆپێشاندانەکان زیاد بکە لە عێراق دەزانین ڕێژەی هەژاری ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ لە عێراق بەرز دەبیتەوە مانجی ڕابردوو وەزارەت پلاندانانی عێراقی ئاماژەی بۆ کرد کە ڕێژەی هەژاری لە 125 تێپەڕێەوە یعنی لە 40 ملیۆن کەس لە عێراق 10 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریە
لە کاتێکدا عێراق دووەم وڵاتی گەورە هەناردەکاری ئۆپیکە و چوارەم وڵاتی گەورەی هەناردەکاری نەوتە لە ئاستی جیهان و داهاتی نەوتی لە ساڵی ڕابردوو 116 ملیار دۆلاری تێپەر کردووە و 100 ملیار دۆلار زیاتر یەدەجێ لە بانقی ناوەندی. سەڕای ئەوەش بانقی نێودەوڵەتی لە مانجی 11 ساڵی ڕابردوو راپۆرتێکی دەربارەی ئابووری عێراق بڵاو کردو ئاماژەر بەوە دەکات کە گەنجەکانی عێراق لە سەدا 33یان بێکارن و گەشەی دانیشتوان لە عێراق ساڵانە 1 ملیۆن کەسە. ئەوە هەموو ئاماژەیە کە دۆخی ئابووری عێراق و بێکاری ساڵ بە ساڵ زیاد دەکات و هەڵاوسانیش ڕێکارەکانی بانقی ناوەندی لە 18 ساڵی ڕابردوو نەیتوانێ ڕێگری بکات لە هەڵاوسان بە تایبەتی لە ساڵی 2020 کە بانقی ناوەندی لە ژێرفشاری وەزارەتی دارایی عێراق سەدا 23 بەهای دیناری دابەزاند. ئێستاش لەو قەیراندا دووبارە نزیکەی و نزیک دەبێتەوە لە سەدا 20 بەهای دینار دادەبەزیتن. وای کردیە کە ڕێژەی هەڵاوسان تەنها لە دابەزینی بەهای دینار نزیک بوویتەوە لە سەدا 45 جگە لەوەی کە هەڵاوسانێکی جیهانی هەیە بە سەبەبی شەڕی ئۆکرانیا رووسیا و لەما کاتیشدا بە سەبەبی ئەو بڕەپارە زۆرەی کە لە سەردەمی قەیرانی کۆڕۆنا وڵاتانی پێشکەوتوو خستیانە ناو ئابووری جیهانەوە. ئێستا سێ فشار لەسەر هاوڵاتیانی عێراقی دروست بووە لە ڕووی هەڵاوسانەوە: هەڵاوسانی دابەزینی بەهای دینار، هەڵاوسانی هاوردەکردنی کاڵا لە دەرەوە و هەروەها ئەو هەڵاوسانێک کە بازرگانەکان زیادەڕەوی تێدا دەکەن بەبێ ئەوەی چاودێری بازرگانی بتوانی کۆنتترۆلی بکات. باشە بەس کاکتۆر خۆدۆک و پسۆڕێکی ئابووری گەشتبینی بەوەی کە ڕێکەوتنێک بکرێ یاخود ئەوەش قورسە یاخود ئەو سیستەمەی کە چاوپێکەوتنی محەممەد شیع سوودانیە بوو لە ڕۆژانە بازەوە کە 2 ساڵە ڕێکەوترکاوە لەگەڵ بانکی مرکزی عێراق و بڵێن بانکی فدرالی ئەمریکا بۆ ئەو سیستەمی حواڵی جانیکاری پێبگرێ، بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. کاتی دەوێت ینی کەوتنە سەرپەی سیستەمەکەش کاتی دەوێت؟ کێشەکە تەنها لایەنە تەکنیکیەکان نییە، لایەنە تەکنیکیەکانیش کاتی دەوێت، بەڵام کێشەی عێراق گەندەڵیەکەیە. چونکە بەشەکی زۆری ئەوانەی مامەڵە بە دۆلار دەکەن و بە تایبەتی ئەوانی خاوەن بانقن ئەوانەنە کە سوودمەندن لەو دۆخە. ئێستا تەماشاکە ئەگەر بانقی ناوەندی ڕۆژانە 100 ملیۆن بخاتە بازار لەر 100 دۆلارێک 20,000 دینار قازانج دەکە، نزیکەی تقریبا 120 دەکەن لە 100 ملیۆن دلار 20 ملیۆن دلار قازانج دەکە. ئەوە پارەچ خەیاڵی ئەوە نانەوێت ئەو دۆخە بگۆڕێت. ئەسڵەن پێیان خۆشە بەهای دینار زیاتر دابەزیت چونکە قازانج زیاتر دەکەن لەو دەرفەتە. کەواتە بربەستی سەرەکی لایەنی تەکنیکی نییە، بەڵکو گەندەڵیە. باڵێ باشە بەس کاکتۆر سەبارەت بەوەی کە سوودانی باسیەوە کرد لە هەرێمی شۆ بە قاچاقبرنی دۆلار هەیە، ینی لەلای ئەمریکیەکانەوە ئەم ئاگاداریە جگە لە عێراق بۆ هەرێمیش هەیە، چونکە ئێستا بازدەوکەیە کە بۆ تورکیا هەیە بۆ ئێران بۆ شوێنی تر ڕێگەی حەواڵە لە مەرزەکانەوە، ئەو هۆشداریە بۆ عێراق و بۆ هەرێمیشە؟ لەبەرەوەی سیستەمی بانقی لە عێراق ڕێک نەخرابوو و زۆربەی حواڵانەی دەکرا بەشەکی کەمی نەبیت لە ڕێگای ئەو نووسنگانە بوو کە لە دەرەوەی سیستەمی جیهانی پاران حواڵ دەکرد. بێگومان هەرێمی کوردستانیش بەشەکە لە عێراق لە هەرێمی کوردستانیش پارە حواڵەکرا و لە شارەکان کەش حواڵەکرا. بەڵام ئەگەر لێم بپرسی ڕێژەکەی چەندە جارێک کەس نازانێ ئەو ڕێژەی حواڵەی نایاسایی کە ئەمریکیەکان و ئەوروپیەکان نێگەران کردووە ڕێژەی چەندی لە کوردستانە و ڕێژەی چەندی لە دەرەوەی هەرێمی کوردستانە. بەڵام ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو ئەمریکیەکان دەزە بە هەندێک زانیاری بکەن بە مەبەستی ئیحرازکردنی حکوومەتی عێراق کە نکۆڵی لەوە دەکەن کە ڕێژەی دزەپێکردنی دۆلار ئەوە نییە کە ئەمریکیەکان ئاماژە پێ دەکەن. ئەموا پێشبین دەکەم لە چەند ڕۆژی داهاتوو ئەمریکیەکان هەندێک نهێنی بدەنە دەست ڕاگەیاندنەکان و هەندێک نێنیەکانی دزەپێکردنی دۆلار بخەنە بەردەم هاوڵاتیان. بەڵێ سوپاس دەکەم دوای لەسەر ئەوەی هاوڵاتیان باس کرد لێکەوتەکانی قسەی زیاتر دەکەین دێمەوە لاتەن کاکتۆر کامەران سەبارەت بە ئەو سیستەمە نوێیە ئەو کاکتۆر دەڵێ تەکنیکیەکە کاتی زۆر ناوێ یاخود هەرکێشەکە گەندەڵی و سیاسەکەیە کەمەوە کارەکە ناوێت تەکنیکیکە وەکو سیستەمەکە وەکو کارمەند وەکو توانای بانکی ناوەندی
کێشەی لەمڕۆ ئەتوانم بڵێم لە ڕووی تەکنیکی و ئەکرێت چارەسەر بکرێت ینی ئەگەر هات و نتوانین لە مای 4 چارەسەر بکرێت ئەتوانرێت چارەسەر بکرێت بەڵام کێشەکە یەک کێشەیتر هەیە لێرەیە کێشەیتر هەیە ئەگەر تۆ مثلەن بانکی مرکزی با بڵێن فدرال ڕزەرڤی ئەمریکا بڵێن احتیاطی فدرالی ئەمریکا داوا ئەکات لە بانکی مرکزی عێراق کە ئەو پارانە تەحویل نەکرێت مثلەن بۆ وڵاتانی دراوسێ بۆ وڵاتانی کە نایاری ئەمریکان و ئەمریکا گەماری خسوونت سەر کەواتە تۆ کە ئەگەر بە توی وت نابێ ئەو پارانە تحویلی ئەو وڵاتانە بکرێت ئەبێ بە حسابووی بە حسابانکی بڕوات ئەبێ بازرگانەکان بێن لە ڕێی حسابانکی و پارەکانن حواڵەکەم بۆی بزان ئەو بازرگانی کە پارەکە حواڵاکە بۆ کوێی حواڵاکە وە لە بری چی ئەو پارەی حواڵاکە وت لە بەرامبەر چی بۆیە و بۆ چی شوێنێک ئەچێت ئەمە پرسیارەکەی ئەگەر وا بێت یعنی عێراق نتوانێت پارە بۆ ئێران حواڵە بکە کە ناتوانێت کە نەیتوانێت تا ئێستا ئەوەی کە کراویشە تا ئێستا لە ڕێگەی ئەو حواڵە قانونیانە بووە بڵێن ئەوی کە لە ڕوانگەی بانکیەوە ناقانونیەوە ئەوی کە لە با بڵێن نووسینگە و شتەکان ئەکرا تا ئێستا لە ڕێگەی ئەوە کراوە ئەو تیجارەتانە کراوە بۆ ئێران باشە ئەگەر هاتوو ئەمریکا ڕێ لەو حواڵەیەش بگرێت ئەو حواڵە ناقانونیانە و هەروەها ڕێ لە بانکانش کە پارە تحویلکەم بۆ ئێران کە هەروایە دەمێکە پارە تحویل ناکرێت بۆ ئێران مەسەلەن لە عێراقەوە لەبەر کە بان کراوە کەواتە چییە کەواتە تۆ ناتوانێت تیجارەت بکەیت کەواتە کڕۆکی مەسەلەکە تیجارەتکردنە ئەگەر تۆ تیجارەکەی لەگەڵ ئێرانە کەواتە تۆ پێویستە بۆ نییە پارەی بۆ حواڵەکەی هەم بە قانونی هەم بە ناقانونی کەواتە تۆ پێویستە بەوە نییە مەسەلەن بێ تێکەڵی ئەنجام بیت و بڵێ وڵا پارە ئەچێ بۆ ئێران و پارە لە ئێرانەوەی ئەم لا ولا تۆ تیجارەتی لەگەڵ ناکەیت خۆ تۆی هیچ شتێکی لە ناکری تا بڵێین بێت ئەگە هیچ شتێکیشی مەسەلەن شتی بڕێ چەمیشی لێ بکرێت باشترە بەڵام کە تۆ قەبارەی بازرگانی نێوان عێراق و ئێران مەسەلەن 8 ملیار دلار بوو کەواتە تۆ بای 8 ملیار دلار ئەگەر ئیسراداتی کرد بێت کەواتە تۆ بێ 8 ملیار بەڵێ ساڵانە کەواتە تۆ بێ 8 ملیار دلاری بیتێ لەوت لەماوەی ئەو ساڵا بێ 8 ملیار دلاری بیتێ ئەمەیە کێشەکە کەواتە حتا ئەگەر کێشە تەکنیکی چارەسەر بێت بەڵام کێشە سیاسەکە چارەسەر نابێت ئەنجا ئەگەر عێراق بێتە ژێرباری ئەوەی کە پەیوەندی بازرگانی لەگەڵ عێراق ئێرانە بپچڕێنێ ئەوە مەسەلەیەکی تر بەڕاستی ئەوە قەرارێکی سیاسیە کە حکوومەتی عێراقی ئەبێ بڕیار بە خۆگەر نەیە ئەبێ خۆی یەکلایی کاتەوە لەگەڵ ئەمریکایە ئەمریکا بەڕاستی دوو ڕێگەی پیشان ناوە خۆ نەیوت و ئیجبارەن ئەبێت تۆ لەگەڵمانەبی وتێتی ئەمە دوو ڕێگەیە یا لەگەڵ ئێرانە تەعامل کە بازرگانی بکە ئەمە وەزعەکە دەبێت و دۆلارە بۆ نانێرم و کێشەی دۆلارە بۆ دروست دەبێت و حتا ئەگەر نەوت بێت 200 دلاریش ئەو پارەیە ئەچێتە سەر حسابی عێراق ڕاستە بۆ عێراق بەڵام زۆر زەحمە دەبێت کە ئەم پارانە وەکو حواڵەی جیهانی مەسەلەن یارمەتی عێراق بات و مەسەلەن خواست یعنی ئەو ناتەوازنی کە لە ناو بازاڕایە تەوازنی بکاتەوە بەهۆی ئەو پارانەی کە عێراق لە ڕێگەی نەوتەوە دەستیەکەی ئەوە ئەمریکا کێشەی گەورەی بۆ دروستەکات کەواتە یا لەگەڵ ئێران و سووریا و دەوڵەتانی ترە تەعامل بکە و ئەوە ئەمریکا و کێشە بۆ دروستکە یا بێ وەکو ئێران یاوە بێ ڕێنمایەکانی ئەمریکا جێبەجێ بکەیت و چی بکەیت ئەو تعامل ڕێنمایەکانی ئەمریکا جێبەجێ بکەیت ڕێنمایەکانی ئەمریکا چیە ئەوەیە کە بەڕاستی هیچ شتێکی ناقانونی نەمێنێت لە حواڵاتە کە هیچ شتێکی ناقانونی نەما کەواتە تیجارەت لەگەڵ ئێرانە ناکرێت قسەکە ئەوەیە ئێستا ئەم ناقانونی کە ئەمریکا باسەکات چییە مەسەلەن ئەڵێ ئێمە هیچ دەوڵەتێک نابێت با بڵێن ئەو دەوڵەتانی بە تایبەتی ئەم منتیقەی نابێت تیجارەت لەگەڵ ئێران بکەن بەڵام ئەشکێت تیجارەت ئەی چۆن تیجارەتەکرێت ئەی چۆن پارەی بۆ نێری کەواتە بە چیە بێت بە شێوی بانکی نانێرێت خۆ ئەگەر بێتە مەسەلەی شێوی بانکی کەواتە نابێت پارە بدنێرێت بۆ ئێران کەواتە کڕۆکی مەسەلەکە چییە تیجارەتە بازرگانیە بازرگانیش پێویستی بە قەرارێکی سیاسی لە عێراق ئەگەر حکوومەتی عێراقی ئەو قەرارە سیاسیە ئەگەر لە ئێستاشانە بێت لە داهاتووە جێبەجێ نەکا بەڕاستی تووشی کارەساتێکی ئابووری زۆر گەورە بێ وەکو دکتۆر فەرمووی مەسەلەن ڕێژەی هەژاری یەکجار زۆرە لە عێراق یعنی لە مقارنەتن بە کوردستان زۆر زیاترە مەسەلەن ڕێژەی بێکاری بە هەمان شێوە مقارنەتن بە کوردستان زۆر زیاترە یعنی تۆ خۆت کە کاتێک بارودۆخەکە ئاسایی بوو ئەو ڕێژەی هەژاری ئەوە نەبوو جاوەر ئەگەر دۆلار بچێتە 400,000 و 500,000 و کێشە ئابوورەکە ئەو کێشانەی لەگەڵ ئەمریکا چارەسەری نەکەیت ئەو کاتە کارەساتی گەورە بەڕاستی کارەساتی مرۆیی گەورە لەناو عێراق ڕۆیات باش سپاس دەکەم دێمە خزمەت کاک دکتۆر ئەرشەد سەبارەت بە لێکەوتەکانی یعنی ئێستا ئەوەی بەڕێز باست کرد یعنی ئێستا نزیکەی لە 150 دیناری عێراقی بەهاکە لێزداوە بەرامبەر بە دۆلار بە بەراورد بە 19 بڵین 2020 لەو کاتە کە 180,000 بوو دواتر بڵین بەرزکرایەوە و ئێستا لێکەوتەی چێت لە سەر وڵاتانی عێراق هەرێم لێکەوتەکە چی دەبێت بەردەوام بێ زیاتر بڵین بەڕاستی لێکەوتەکانی سیاسی دەبی و ئابووریش دەبیت لە ڕووی ئابووریەوە بە کورتی ئاماژەمان پێکرد کە ڕێژەی هەژاری بەرەو هەڵکشان دەڕوات و توانای کڕینی هاوڵاتیان یواشکەم دەبیتەوە و وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بازرگانەکانیش کە متەخۆریش نینە
بازاریاندا تەپیوە و ئەگەر توانای کڕینی هاوڵاتیان کەم بیتەوە بێگومان خواست لەسەر کاڵا خزمەت گوزاریەکانش کەم دەبیتەوە یعنی ڕەخساندنی دەرفەتی کاریش کەم دەبیتەوە ڕێژەی هەژاری زیاتر دەبی ڕێژەی مایەپوچبوونی بزنسی بچووک زیاتر دەبیتن ئەوم قەیرانەکان کاڵەکە دەکات بێگومان دەگوازرێتەوە بۆ لایەنی کۆمەڵایەتیش ئەو کەم دەرامەتانێک کە ناتوانن خێزانەکانیان بەخێوکەن کێشەی تەلاقیان لۆ دروست دەبی منداڵەکانیان سەرگەردان دەبی بەڵام ئەگەر حکومەتی عراقی لە 1-2 مانجی داهات و نەتوانێت چارەسەری بکات پێم وایە حکومەتە دەڕوخێت و پێڕاناگات چارەسەری بکە ئەگەر لە 2 مانگ زیاتر تێپەڕی چونکە عراق دەکوڵێ لە هەژاری لە نەبوونی دەرفەتی کار لە زیادبوونی ژمارە دانیشتوان ئاو نییە کارەبا نیە خزمەتگوزاری نیە ڕێگاوبان نیە تەندروستی نیە ئەوە دەکاتن قەیرانەکان خێراتر دەکات وە هاوڵاتیان بە خێرایی دەینتۆ سەرشەقام و نیگەرانەکانیان دەرببڕن بە تایبەتی گەورەترین تەرەفی شیعی لە عێراق کە زۆرترین دەنجینا لە دوایین هەڵبژاردن بەشدار نییە لەو حکومەتە خۆی لەرزۆکە و پێشتریش تشتیرینیەکان چەندین جار خۆپێشاندانیان کرد و بوونەوەکاری ڕوخانی کابینەکانی ڕابردوو ئەو جارە دەنجی ناڕەزایەتی زیاتر دەبی چکە ڕێژەی هەژاری ڕێژەی بێکاری زیاتر دەبی فشار لەسەر چینە هەژارەکان زیاتر دەبی وانش ناچارن فشارەکە ئاڕاستی حکومەت بکەنەوە کەواتە لێکەوتەی سیاسی کۆمەڵایەتی واروها ئابووریشی دەبیتن باشە بەس دکتۆر ئەم حکوومەتی عێراق بڵین بە حسابی خۆیان دەڵێ کۆمەڵە گرەکاریان گرتوتە بەر بۆ نمونە بۆ قستی خانوبەرە ئەوەی کە شوقەکان بڵێنەکانیش تەجێبوون هاوڵاتیان بە 146,000 مامەڵە ئەمە دەسێ و بەرهێنانی عێراق بڕیاری داوە باز دەوەکێک کە کۆمەڵک سەبەتەی خۆراکێ ئەیوە هەرێم حکوومەت هەرێم دەبێت چی بکات بۆ نمرە و کەمکردنەوەی و بارگرانی کە ئێستا موچەکە لە 150 نرخەکەی لە ئێزدا یاخت و هاوڵاتێک کە داهاتەکەیت یاخود بۆ یەکەکانی نیشتەجێبوون پێویستە چ بڕیارێک بدرێت بۆ خستەکان بڵێ ئەمە جوابی پرسیارەکە بکەمە دوو بەش جارێ ئەو ڕێکارانە ئازار شێنن نەوەک چارەسەر چکە دۆلار هەمووی لە ئەمریکا دۆلار ناداتێ ئەوە چارەسەری قەیرانی دۆلارەکە ناکە بەڵام ئەگەر باسیەوە بکەیت چەند فشار لەسەر هاوڵاتی کەم دەکاتەوە بێگومان ئەوانەی کە قەرزیان لەسەرە بە تایبەتی قەرزەکانیان دۆلارە ئەو ڕێکارانەوە دەکە هەندێک فشارەکانی سەریان کەم کاتەوە بە تایبەتی هەندێک لە گەڕەکەەکانی هەولێر هەتا پارەی مۆیلدەش بەکارەبەیە یعنی دۆلار ئەوە وای کردێ فشار لەسەر هاوڵاتیان بێگومان بە دۆلارە ئەوە دەکە فشار لەسەر هاوڵاتیان زیاد دەبی کاتێک بەهای دینار کەم دەبیتەوە ئەو ڕێکارانە پێویستن لەو ماوەیەدا پێویستە حکومەتی هەرێمی کوردستان وەکو حکومەتی عراقی چاو بخشێنیتەوە بەو بڕەپارانی کە بە دۆلار دەدرێت و بیان کاتە دینار و چاودێری نرخەکانیش بکات زیادەڕەوی تێدا نەکرێتن چونکە ئەگەر نەکرێت کێشەی یاسایی و کۆمەڵایەتی لە نێوان چینەکانی هاوڵاتیان کڕیار و فرۆشیار قەرزدەر و قەرز وەرگر و برهێنەرەکان و کڕیارەکانیان زۆر دەبیتن وای لێ دێکە دادگاکان ڕەنگە پێڕانەگەن ئەگەر باسی 100,000 یەکەی نیشتەجێبوون کەی هەمووی قەرزەکەی بە دۆلار بیان 100,000 کێشە لە نێوان کڕیار و فرۆشیارەکان دروست دەبی وادارین قەیرانی دۆلارەکە زۆر نەخایانی پێڕان نەگات ئەو قەیرانانە قوڵ بکاتەوە لە نێوان هاوڵاتیان و بێگومان هەر قەیرانەش دروست بی لە ناو سێکتەری بازرگانی و ئابووری ڕاستەوە خۆ حکومەت پێوە گرفتار دەبیتن بەرەوە ڕێکاری پێشوەختە گرتنەبەر زۆر زەرورە لەوەی تەشەنە نەکات و تاکو حکومەتی عراقی دەتوانین کێشەی دۆلار چارەسەر بکات چکە حکومەتی هەرێم ناتوانێت کێشەی دۆلار چارەسەر بکات سیاسەتی نەختینەی لەژێر دەسەڵاتی حکومەتی عراقی و باقی ناوەندیە ئەوەی حکومەتی هەرێم دەتوانین تەنها چاودێریکردنی بازرگانیە ڕێگانەدار بازرگانەکان زیادەڕەوی بکەن و هەندێک ئەو ڕێکارانە بگریتە بەرکە وەکو ئاماژەم پێکرد قستەکان و قەرزەکان دۆلارن بیان کاتە دینار و بە بایەکی جێگیر تاکو ئەو قەیرانە تێدەپەڕێنن بەڵێ سوپاسان دەکەم بەڵە بینیرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەینە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی محمود بێ برنجی محمود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی ئەگمو خۆم جبسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی گۆڵە ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی یاریەکە خۆش بوو هەر بژی جبسینی جبسینینی دامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینیرانی پرس کاکتۆر وەکو کاتەکە تاوەکو بڵین کێشەکە چارەسەر کاتی دەوێت وەگەر درێژەش بکێشێ پێویستە لەسەر بۆن حکومەتێرن بە عێراق بێت موچە زیادکەن یا خودداوانی کە موچەخۆری یا خودداوانی کە داهاتیان نیە سەبەتەی خۆراک بێ زیادکردنی کۆبوونی خۆراک بێ ئەوانە زیاد بکرێن. بەڕاستی ئێمە بێ وەکو حکومەت هێرن بە هیچ شێوەیەک موچە زیان ناکرێت ئەوە هیچ وەکو حکومەتی عێراقیش لەم قۆناغای ناتوانێت بە هیچ شێوەیە موچە زیاد بکات وەکو دعمکردنی هەنێ فیئەی بەڵێن ئەوانەی کە بەتابەتی لەژێر هێڵی هەژاریەوە ئەویان مەسلەیەکی تر ڕەنگە حکومەتی عێراقی بتوانێت تا ڕادەیەکی کەم بەڵام من لە ئەوڵە باسی ئاماژەم بە شتێکی تر کرد کە لەوانەیە سیاساتی مالیش کێشەی بە دروست بێت کاتێکە با بڵێن وەزارەتی نەود ئەفرۆشێ و دوای ئەم پارەیە وەکو دۆلار بەحسابە بگەڕێتەوە بۆ عێراق و بڵێن 10 ملیار دۆلارە لەوانەیە وەزارەتی دارایی بۆ نمونە پێویستی بە 5 ملیار دۆلار بێت کە بڵێن ئەکاتە با فەرز ناڵین ئەکاتە 7 تریلیۆن و نیو بە 150 حسابی کاتە 7 تریلیۆن نیو بۆ موچە بۆ خەرجەکانی خۆی کاتێک ئەم پارەیە بە بانکی مرکزی چۆن پاری دینار کۆکاتەوە بۆی کە ئەو پارانە دوجار دیناری هەبێت ئێستا لە بانکی مرکزی عێراق تەنە 27 تریلیۆن دیناریان هەیە دیناری عێراقی وەکو دینار ئەوەندەیان هەیە وەکو بڵێ بڕێک پارەی تایە تەمان بانکی مرکزی عێراقی ئەگە ئەم کێشەیە بەردەوام بێ ئەو کاتێک کێشە بۆ سیاساتی مالی دروست بێت ئەو کاتێک تۆ نەو دەفرۆشی باشەوە دەبایی 10 ملیار دلار نەوت فرۆشتووە تۆ بانکی مرکزی پێویستە دینار بە وەزارەتی دارایی بۆی کە ئیشوکارەکانی خۆی پێ بەڕێکات و معاش با و نەفقاتی استثماری پێ بکات بەڵام کاتێکە تۆ وەکو بانکی مرکزی ئەگەر هات و پارەیەکی وای لەبەردەستانە بێ پارەی عێراقی چۆن ڕاکێشێتەوە دۆلار ئەفرۆشە بەناو بازار و بڵێن بۆ نمونە مانگانە لەوانەیە لە مانگێکە بۆ نمونە 5 ملیار دلار فرۆشە یا 7 ملیار دلار فرۆشە بای 7 ملیار دلار دیناری عێراقیەتەوە ناو بانکی مرکزی دوای ئەیاتەوە بانکی ئەیاتەوە بە وەزارەتی دارایی بەڵام ئێستا مانگانەوەی ئێستا داتاکانی بانکی مرکزی ئەگەر لە وێبسایتەکە سیر کرێت ئەبینین مانگانە بای 1 ملیار دلار یا 2 ملیار دلار فرۆشتووە بڵێن بە حواڵە و هەمە بە کاشیش واتە بای 2 ملیار دلار دیناری دەستکەوتووە کەواتە بەس لەها کاتێکە وەزارەتی دارایی لەوانەیە پێویستی بە 8 تریلیۆن دینار بێت بۆ نمونە بای 2 ملیار دلارەکە تۆ بڵێ بای 3 تریلیۆن دلار 3 تریلیۆن دینارە بەس لە وەزارەتی دارایی ڕەنگە بای پێویستیان بە 8 تریلیۆن دینار بێت کەواتە لەو کاتەیە نقسێکی پارەی عێراقی دروستە بێت ئەگەر بانکی مرکزی احتیاطی دیناری نەبێت ئەگەر احتیاطی دیناریش هەبێ بڵێن 20 تریلیۆن دینار احتیاطی هەبێ دیسانەوە هەر زەرەرە بۆ کە کاتێک وەزارەتی دارایی داوای پارەکەکەوە بای 10 ملیار دلارمان نەوت فرۆشتووە بای 10 ملیار دلار دینارمان بەرێ کە کاتێک ئەیاتێ منی سەپلای زیاکە ینی خستنەڕووی دیناری عێراقی زیاکە و لە کاتێکە بانکی مرکزی ناتوانێت دۆلار زیاد بکات کەواتە ناتەوازنی نێوان دینار و دۆلار گاپەکەی زیاتر ئەبێت واتە بۆ نمونە دینارێکی زۆر لە بازارە ئەبێت چکە توی بە معاشخۆر و معاشخۆرەکان شەیبەنە بازار و شتی پێکردن و ئەو دۆلارە چێتە ناو ئەو دینارە چێتە ناو بازارەوە لە کاتێکە بانکی مرکزی ناتوانێت دۆلاری پێویست بخاتە بازارەوە کەواتە
گاپەکە ئەوەی تر گەورە بێ و کێشەکە ئەوەنەی تر گەورە ئەبێت بەڕاستی ئەنج ئەگەر بەردەوامی هەبێ ئەم کێشەیە و تۆ بازار پێویستی بە 200 میلیۆن دلار بێ ڕۆژانەوە بەڵام تۆ 50 میلیۆن دلار بخیتە بازارەوە ڕۆژێک نییە دوان نییە سیان نییە هەفتەیەک نییە مانگێک نییە دوان نییە سیان نییە یعنی ئەو کاتە کێشەیەکی زۆر گەورە لە بازارە دروست بێ و کاتە دلار یەکجار زۆر بەرزەبێتەوە ئەگەر هاتوو زوفریای نەکەوێت وەکو دکتۆر فەرمووی مەسەگەن لەما 1-2 مانگی داهاتوو ئەگەر چارەسەری نەکەم ڕاستی کارەساتی گەورە ڕۆیات هەم بۆ سیاساتی مالی و بۆ مەسلەی معاششتیەوە هەم بۆ مەسە سیاساتی نەقدیش هەم بۆ گۆڕینەوەی دینار بە دۆلاری تو پێ ئەگەر ڕێکەوتن بکرێت دەبێتەوە بە چەند ڕێکەوتن نەکرێت دۆلاری بچەند ئەگەر لێک ڕێکەوتی تەواوەتی بکرێ و ئەو مەرجانە هەرچەند تۆزەوە زەحمەتە ئەو مەرجانی ئەمریکا کە بەسەری عراقە سەپانێتی بۆ ماوەی 6 مانگ لای بەرێت تا ئامادەکاری بۆ ئەکات عراق ئەو بەڕاستی دۆلار ئەگەرێتەوە سەر 140 چونکە یەکسەر بانکی مرکزی دەستگا بە فرۆشتنی دۆلار بە شێوەیەکی گەورە 400 میلیۆن دلار و 300 میلیۆن دلار و 500 میلیۆن دلار ڕۆژانە تا هەفتەیەک دوایەتەوە خاڵی خۆی ئەگەر هاتوو حکوومەتی ئەمریکا ڕازی بوو بەوەی کە دۆلار وەکو ئاسایی بفرۆشتێتەوە تا ئامادەکاری بۆ ئەکات بۆی کە ئەو پلتفۆرمی کە دایان ناوە بەوە جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر هاتوو ئەمە نەکرا و بەڵام ئەمریکا هەنێک تەنازولی لێکرد هەر باشە هەر دۆلاریەتەوە خوارەوە ئێمە نازانین لە 140 لە ڕەنگە تا 150 بێتەوە ئەگەر هاتوو بەشێکی ئەو داواکارانێک ئێستا ئەمریکا سەپانێتی بەسەر عراقا بەسەر بازرگانانی عراقا لای بەرێ بۆ ماوەیەکی کاتی طبعا ئەگەر لاشی بەرێ بۆ ماوەیەکی کاتی لایبەوە حتممە 100% وایە بۆ یعنی بۆ ئەوە نیە هەتا بێ یا بۆ مای 3 مانگە یا بۆ مای 6 مانگە ئەویش ئاهەیەک ئەیاتەوە بە بانکی مرکزی و بانکی مرکزی عراقی بانکی مرکزی عراقی تا ڕادەیەک دەستکراوە ئەبێ بۆی کە ئەو دۆلاری کە هەیەی و کە ئەڵەن 105 میلیارد دلارە بەشێک لەو دۆلارە بخاتە بازار عراقیەوە هەم بە هەشەوی حواڵە ڕسمەکەی خۆی کە ئەویش تەمان کێشەی زۆرە هەم بە شێوەی کاش بخاتە بازارەوە بۆی کە دۆلار دابەزێتەوە سەر ئەگەر ڕێکەوتن نەکرێ ئەگەر ڕێکەوتن نەکرێ بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە ڕۆیە بەڕاستی ڕقامێکی زۆر گەورەیە ئەتوانم بڵێم ئەگەر لە ماوەی 1-2-3 مانگی داهاتووە ڕێکەوتن نەکرێ و 3 مانگی تر ئەوە بەردەوام بێ تەنانەت لەوانەیە بگاتە 500,000 700,000 ئەگەر بگاتە ملیۆنێکیش زۆر سیر نابێت بەڕاستی ئەگەر چەند مانگێکی تر هەر ئاوا بمێنێتەوە هەرچەنە من ئەمە بشتێکی زۆر دوور ئەزانم ئەم شتە ئاوا بێت لەبەرەوەی کە خۆکوشتنی بەڕاستی حکوومەتی عراقیە هاچ ئەم حکوومەتش لاچێ و ئەم سەرۆگۆزیرەش لاچێ سەرۆگۆزیرێکی تریش بێت ئەگەر هاتو شەرت و مەرجی ئەمریکا جێبەجێنەکە بەڕاستی وەزعەکە زۆر مەرجن بەڕاستی بەداخەوە مەرجەکان هەتا ئێستا ئەعلان نەکراوە بینیومە لە وێبسایتە ئینگلیزەکانە بینیومە کاڵێ 14 مەرجی بۆ داناوە 14 نەچۆتە ناوەڕۆکی نەچۆتە ناوەڕۆکی ئەو مەرجە تەفاسیلان چین بەڵام من دڵنیام ئەو مەرجانە هەمووی زۆربەی هەر زۆری مەرجی ئابووری بازرگانین مەرجی ئابووری بازرگانی و ئەو مەرجانن کە وا لە بازرگان ئەکات کە ئەو سەرچاوە دارایی کە خۆی هەیەی و لە ناو بانکایە و تەحویلی ئەکات هەموو ئەوانە وازح بێ و ئەو شتێکە لە دەرەوەی ئیسرادەکە لە وازح بێ و ئەو پارەی کە تەحویلەکرێ و بۆ سەر حسابی ئەو کۆمپانیایی کە ئیسرادەکەی لێ کردووە وازح و وڵاتەکەش وازح هەموو دڵنیام لەوەی کە ئەو مەرجانە ئەوانەی تایە. سوپاس دەکەم کاکتۆر ئەشەت سەبارەت بە دۆلار ئەوەی کە بڵێن جگە لە ئێران و لە سووریا و بڵێن لە لوبنان کە گەماڕەوەی ئەمریکی هەیە بۆوانە بەس لە تورکیا وڵاتانی تریش دەکرێت ینی بۆ ڕۆشتنی دۆلار یعنی وڵاتانە بۆ من وڵاتی و تورکیا خۆی دۆلاری پێویستی نییە یاخود پێویستی بەوەیە دۆلاری بۆ بچێ بە قاچاق بێت یاخود بەرەگەی تر بێت پێویستی پێی هەیە خۆی بابەتەکە تەنها ئەوە نییە کە وەکو ئێران مامەڵە لەگەر تورکیا بکەیت وابزانام ئەو وڵاتانەی کە ئەمریکا ڕێگانادا دۆلاری بۆ بگوازرێتەوە 12 وڵاتن رووسای تێدایە کۆریای باکووری تێدایە و سووریای تێدایە و لوبنانی تێدا ئێرانی تێدا و ئەتا 12 وڵاتی بەڵام ئەوەی کێشەی لە مەکتەبە حواڵەکانە کە ئەمریکا پێرازی نییە ئەو کاڵانێک کاوەدە دەکرد تازا ئاماژەم بۆ کرد کە 185 ئەو کاڵانەی لە دەرەوە دێت لە تورکیا و لە ئێران دێت لەبەرەوە پارەکی زۆر حواڵەی ئەو دوو وڵاتە دەکرێتن حواڵەکردنەکەش بە شێوازەکە لە دەرەوەی چاودێری ئەمریکیەکان چکە لە ناو سیستەمی حواڵەی جیهانی نییە ئەمریکیەکان ئەگەر قەناعەتیان بەو لیستانە بێتن کە مستەنەداتی هاوردەکردنە و کاتی پارەکە تەحویل دەکرێت بۆ تورکیا چونکە تورکیا لە وڵاتانە نییە کە ئەمریکا ناوێت دۆلاری لۆبچی وەکو ئێران و سووریا و لوبنان بەڵام ئەوەیە کە بە شێوی یاسایی بڕاتن لە وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 2015ەوە ئەو پلتفۆرمە هەیە بەڵام پابەند نەبووینە ئێستا هەموو ئەو مستەنەداتانەی هاوردەکردن کە بانقی ناوەندی لە بازرگانەکانی وەردەگری خەزینەی ئەمریکی چاوی پێدەخشێنتەوە ئەگەر گومانی هەبوو لە دروستی ئەو دیکۆمنتانە پارە حواڵە ناکاتن
کەواتە تازە ئەو پرسیارێت جەنابەت کرد ئەو ڕێکارانچی ئەمریکا دەوێت ڕێکارەکان دوو جۆرن ئەو وڵاتانەی ئاماژەم پێکرد 12 وڵاتن نابی دۆلاریان لۆ بڕواتن بە هەر ناوەچی بیتن کە عێراق دەوێت بە ناوی بازرگانی بی بە هەر ناوێشتر بیت جگە لەو 12 وڵاتش بۆ وڵاتش کە بڕاتن دەبی لەسەر ئەساسچی ڕاستەقینە بڕوە کە دیکۆمنتەکانی تەواو بن و خەزێنەی ئەمریکی قەنەعاتی پێبێتن جگە لەو ڕێکارانە خەزێنە ئەمریکی ڕێگانادات دۆلار بێتەوە ناو عێراق و ڕێگانادات بانقی ناوەندی عێراق دەستی بگاتە داهاتی نەوت باشە بەس کەوتۆ لە سەراسیێرم بەرەزوتت وەکو بڵین سیاسەتی دراو فیدراالی بڵین حکوومەتی عێراق پێویستە بانکی ناوەندی عێراق بەس وەکو ئەو دۆلارێکی حکوومەتێرم لە نەوت دەستی دەکەوێت یاخود لە گومرگ ناتوانێت ئەوکاری بازرگانەکان کەلانی کەم ێستا بازرگانەکانی کوردستان ڕەنگە بە زەحمەت ینی دۆلاریان دەستکەوێت بۆ بازرگانیەوە ناتوانرێت بە نرخی فەرمی پیان بدرێت ئەوەی دۆلاری نەوتەکە بێت گومرگ بێت دەتوانرێت دەمە بکریا خۆوانی نەخۆش سەدانی دەرەوەی وڵات دەکەن نا حکوومەت هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ حکوومەتی عێراقی چکە داهاتی حکوومەت هەرێمی کوردستان سنووردارە بێگومان ئەو دۆلارەی دەستیش دەکەوێت دێنیتەوە ناو بازاری لە ناو بازاری ناوخۆی هەرێم دەیگۆڕیتەوە دەکاتی دینار یعنی خستنە ڕووی دۆلار زیاد دەکات بەو بڕێکە حکوومەت دۆلاری دەست دەکەوێت بەڵام بتەوەکو باقی ناوەندی عێراقی هاوکاری بازرگانەکان بکە ئەوە زەحمەتە لە توانای هەرێمی کوردستاندانە چکە هەرێمی کوردستان نەیە دەرجێ نە باقی ناوەندیشیە بەڵام بە ناڕاستەوە خۆ هاوکارە زیادکردنی خستنە ڕووی دۆلار لە بازاری ناوخۆ چکۆمە و داهاتێنەوت کە دەستی دەکەوێتن دێتۆ ناو بازاری ناوخۆ دەکاتە دینار چکە خەرجەکانی حکوومەتی هەرێم بە دینارە هەموو چەوم خەرجەکان دینارە کەواتە هەموو داهاتی حکوومەتی هەرێم کە بە دۆلار لە ڕێگای فرۆشینەوە دەست دەکەوێت دێتەوە ناو بازاری ناوخۆ ینی هەمووی دێتەوە ناو بازار چکە باز دەکە بۆنەوە قەبارەکە ڕەنگە مانگانێزیکی 400 میلیۆن بۆ 500 میلیۆن دۆلار بێت لە نەوت و لە گومرگ ئەوەن دەدێتە بازاری کوردستانەوە ئەگەر کۆنتترۆل بکرێت کێشەمان دروست دەبێت لە بازاری کوردستانە بۆ نمونە کۆنتترۆل بکرێت بە شێوەیەکی باش نەڕواتە دەرەوە کێشەوەی کۆنتترۆلکردنەکە هەموو ئەو بابەتانە پێوەستن بە نەختینە بانقی ناوەندی کۆنتترۆلی دەکات نەک حکوومەت هێرم کوردستان ناتوانین کۆنتترۆل بکە حکوومەت هێرم کوردستان دەتوانین لە دەواازەکان ڕێگری بکات لە بە قاچاقبردننی دۆلار لۆ دەرەوە ئەوەی تر هەموو پێوەستە بە بانقی ناوەندی چکام هەموو دۆلارانە حواڵی دەرەوە دەکرێت بانقی ناوەندی دۆلارەکەیان پێداتن ئەوە بازرگانانێک کە دەستشان ناگاتە بانقی ناوەندی لە بازاری ناوخۆ دۆلار دەکڕن کەواتە کۆنتترۆل لە سەرچێکە لە دەست بانقی ناوەندیە بەڵام کۆنتترۆلی لاوەچی ڕێگاگرتن لە بە قاچاقبردنی دۆلار حکوومەت هێرم کوردستان دەتوانین ڕێگری لێ بکات باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێز دەڵێتچکانێک پەرلەمانتار پێشتر باز لەوەکە کە نەخرێتە بازارەوە ئەو دۆلاری نەوت و داهاتی گومرگە هەمووی لە بازار دەگۆدرێتەوە دێتە ناو بازارەکانی کوردستان مانگانە بێگومانە دی و حکوومەت هێرم کوردستان خەرجەکانی خۆی لە چێ دەینی خۆ لە دەرەوە دینار ناکڕێت لە ناو بازاری ناوخۆیە بەڵێن لە بانکێک بکرێ بۆنم لە دوو بانک بکرێ پارە وەکو پارە هەر لە بانقیش بکڕی بانک دیناری لە چێ دەین هەر لە بازاری ناوخۆ دەینتن لەبەرەوە ئەو بانقەش ئەگەر لە ڕێگای بانقیش بانک دەی لە ناو بازاری دەیگۆرتەوە بە دینار باشە هەرە ڕێگایە هیچ ڕێگایچکەی لە بەردەم نییە لە ناوخۆیە بەڵام ئەوەندە زۆر نییە کە کاریگەریبی لەسەر پڕکردنەوەی خواستی دۆلار لە ناوخۆدایان تێرکردنی پێداویستەکانی حواڵە لە بازرگانەکان کە لە دەرەوە کاڵە هاوردە دەکەن ئەمە کێشەی عێراق و هەرێم کوردستان ئەوەیە کە لە سەدا 90 پێداویستەکان لە دەرەوە هاوردە دەکرێت یەک سەرچاوی هاتنی دۆلارمانەیە تەنها فرۆشی نەوت بەڵام بە هەموو ڕێگایەکان دۆلار دەستەوە دەرەوە لە بەرەوە هاوسەنجی نییە لە نێوان هاتنی دۆلار و ڕۆیشتنی دۆلار ئەو دۆلاری دەڕاتە دەرەوە زۆرتر لەو دۆلارەی کە دێتە ناوخۆی عێراق و هەرێم کوردستانەوەش قەیرانە چ قوڵە ئەمە قەیرانی پەیکەریمان لە ئابووریە پێویستە بەرهەمی ناوخۆ زیاد بی ئەتا خواست لەسەر دۆلار کەم کات بە منبەستی هاوردەکردن وە بە پێچەوانەوە ئەگەر توانیمان هەندێک لە جۆرە بەرهەمەکانمان بنێرینە دەرەوە دۆلار لە ڕێگایت کەش دێتەوە ناوخۆ قەیرانی ئابووری هەرێمی کوردستان و عێراق پەیکەریە چونکە پێویستە ئابووری هەرێمی کوردستان و عێراقش فرەچەشن بکرێت بەرهەمەکان زیاد بکرێت تەنها بەرهەمی نەوت نەبیت ئەتا جۆرە کلااوسەنجی دروست بیت وەلامان کاتیشدا دەرفەتی کار بۆ گەنجەکانمان لە دەرچوو دەرنەچووەکان بڕەخسێنن وەکو ئاماژەم پێکرد ژمارە بێکارەکان هەڵەکشێ ژمارەی دانیشتوان هەڵەکشێ ئەگەر تەنها هەموو دامەزرانەکان پشت باس کەرتی گشتی بەستی نەحکومەتی عێراق و هەرێمی کوردستانیش ناتوانن چیتر دەرفەت لە کەرتی گشتی بڕەخسێنن چونکە لە هەموو عێراقدا نزیکەی 10 ملیۆن کەس
موچەخۆرە لە کۆی 40 میلیۆن کەس یان 125 دانیشتوانی عێراق پشت بە موچە دەبەستن چیتر نارێمونە عێراقش ناتوان تاکە ڕێگا لە بەردەمیانەوەیکە ئابووری ببژێنەوە سێکتارەکان لە پیشسازی لە کشتتوکڵ لە گەشت و گوزار تاکو و دوایی هەم چەشە ئابووری چارسەر دەبی هەم دەرفەتی کار دەڕخسێنین هەم هاوسەنجی دروست دەبی لەسەر خواست و خستنەڕووی دۆلار باشە دو پرسیارم بە کورتی سوپاسم دکتۆر هاوڵاتی چۆن مامەڵە بکە بڕە پارەیەکی برە دۆلارێکی بیا خودت پارەی هەبێت یعنی خۆ قەیرانەکەش پێ دوایە درێژە دەکێشێ پێوەستە بەچی بە کورتی بە سوپاسەکە وەکو ئاماژەم پێکرد درێژە کێشانی حکوومەتی عراقی و کۆمەلگای عراقی بەرگەی ناگریت چونکە زۆر لەوە لاوااسترە کە بتوانین بەرگەی بگری ژمارە ژاران زۆرە بێکاری زۆرە حکوومەتی عراقی لەرزۆکە لەبەرەوە پێویستە چارەسەری بکەن هاوڵاتیان چی بکەن یعنی ڕێگا دروستەکەوەیە هاوڵاتی مغامەڕە نەکات و مزارەبە نەکات قمار نەکات بە پارەکانی داهاتی بە دینارە بە دینار بیڵتۆ بە دۆلارە بە دۆلار بیڵتۆ چاوەڕێ بکات ئەو قەیرانە پێویستە کورخایان بیت چکە گەر درێژ خایان بیت پێشەوەی زیان لە هاوڵاتیان بدات حکوومەتی عراق دەڕوخێنێت باڵ سوپاس دەکەم کاکتۆر کاتمە زۆر کەمەوە بەس سەباردەوەی کە دکتۆر باسی کە دکتۆر ئەشەد ینی بەشی زۆری بڵێن ئەو شت ئێمە لە دەرەوە هاوردە دەکەین تومەک بازەوەکە ئاماری پارەبووی ئیکێتی هاوردە نردکارارێن 16 میلیارد دلار نزیک 16 میلیارد دلار ئەوی عێراق باسی 60 بۆ 70 میلیارد دلار دەکرێت ساڵانە ئەمەش کێشەی بۆ دروست دەبێت ئەگەر ئەم سیستەمە زوو یەکلا نەکرێتەوە جارێ وەکو دکتۆر فەرمووی ئەمە کێشەی هینمانەیە هەیکەلیمان هەیە هەیکەلی ئابووری ینی مەسەلەن ستراکچەی اقتصادی عراق و تەمان بەهرێمی کوردستانیشەوە کێشەی تایە کێشەی ئەوەیە کە با بڵێن سێکتەرەکان ناهاوسەنگن تەمان ئەویش پەیوەندی بە چەند بابەتێکەوە کە هەر نەوتە ئەوی پێڵەن دەستدەزیز با بڵێن نەخۆشی هۆڵندی پێڵێن بەڕاستی ئەم جۆرەی کە ئێستا عراقتی کەوتووە پەیوەندی هەیە بە چەند نەڵبەڕیاتی ئابووریەوە بەڕاستی لێرە نیە بەس مەسەلەی ئەوەی کە ئایا بازرگانی و مەسەلەی ئەوەی هەیکەلەکە جارە چارەسەر نابێەوە کێشەی هەیکەلی ئابووریمان چارەسەر نابێت لە عراق و هەلاری کوردستان بۆ ماوەی شۆڕتێرم بۆ کورتخایان بەس بۆ درێژران ئەوە مەسەلەیەکی ترە بەس مەسەلەی بازرگانیکردن بەڵێ کێشەی دوو بۆ دروست دەبێت بە تایبەتی ئەو شتمەکانی کە لە دەرەوەی وڵاتەوە ئەیێنن ئەو شتمانەکانی کە زۆر زەڕوری خواز لەسەری کەمە بێتەوە یعنی کە کاتێک دۆلاری سەلام قۆناغایەکە بەرزە و ئەگەر خوانە خواست بەرزتریش بێتەوە خواز لەسەر ئەو شتمەکانە کەمە بێتەوە و بازرگانیکردن بەو شتمەکانەوە کەمترە بێتەوە بەس زیاترەوەی کە تەرکیز لەسەر بێ خۆراک ئەبێت مەسەلەن خۆراک دەتوانم بڵێم بەردەوام ئەبێت لەوەی کە بەکاربەران بەکاری بێن چکە بەبێ خۆراک ناتوانانی هیچ شتێ بکەی بەڵام ئەو شتانەی کە نازەڕورین بۆ ئەم قۆناغە و بۆ ئەم دەخلی کە خەڵکی بڵێ زۆر کەم وەکو خەڵک چی بکە خەڵکێکی زۆر زیانمەند بوو بێت لە ڕووی ئابووریەوە ئەگەر تۆ بەس لە ڕۆ ئابوووریەکەیەوە تەماشاکی لە ڕۆ ئابووریەکەیەوە منطقە کە بە دۆلار بگەڕێتەوە 140 لە ڕووی منطقیەوە ئەبێت چکە لەبەری کە خۆشبەختانە کە کێشەی کەمی دراوی بیانیمان نییە لە عراقا ئەمە بەڕاستی هەواڵێکی زۆر باشە کە تۆ پارەت هەیە ئەگە پارەت نەبووە چی دەکەین مەسەلەن بەڵام ئەوەی کە کێشە سیاسەکەی من ناتوانم حکمی لەسەر بم مەسەلەن باشە وەکو خەڵک بیگۆڕێتەوە نەیگۆڕێت بەڕاستی من پێم وایە ئەبێ دۆلار بگەڕێتەوە ئەگە بچێت 250,000 ئەبێ بگەڕێتەوە بۆ لەبەر کە عێراق تەحملی ئەوە ناکات دۆلار بۆ ماوەیەکی درودرێژ لە بەرزیابێ و ئەم کێشە بۆ ماوەیەکی درودرێژ بمێنێتەوە عێراق خۆی تەحملی ئەمەش وای کردو کە پرۆژە یاسای بودجە عێراق دواکەوێت بۆ پەرلەمان ڕاستەکەی وا بزانم پەیوەندی بەوە نیە هەر خۆیان خاوە خاویان لێ کردو جایتر مەسەلەی دیارە حیزبەتی و سیاست و ئەم لە ئەولایەتیە بەس بازەوەکە نرخی دۆلار بەچەند بخەملێنرێەوە شەر کێشەیتیانە پێم وابێ ئەوە کێشەیەکی گەورە نابێت جارە نرخی دۆلار کە بەچەند بخەملێنەوە پەیوەندی بە سیاسەتی نەقدیەوە بەڕاستی پەیوەندی بە پەرلەمانەوە نییە هەر ئەسڵەن پەرلەمان لی نازانێت لەوانەیە بەدەگمەن خەڵکی تیاگە پسپۆری بواری ئابووری بێ لەبەرەوە ئەو نابێ ئەوان تەدەخولی کاروباری سیاسەتی نەقدی بکەن بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر کامرا قادر سوپاسی ئەمەدەبوون دەکەم ڕا دکتۆر ئەشەت ساڵح ئەرشەد تەها سوپاسی ئەمەدەبوونی بەڕێشتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ